بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، زانای پایەبەرز ڕاغیبی ئەسفەهانی لە کتێبی الذەریعە إلى مەکارم الشەریعە کە ماوەیەکی زۆرە لە خزمەتیان، لە کۆتا دەرسا کە لە خزمەتیە ئەبین، باسی بەخشندەییمان بۆ ئەکات. ئەفەرمێ ئینسان ئەو بەخشندەیی کە ئەیکات دوو جۆرە، جۆرێک مەمدوحە سوپاس کراوە، جۆرێکیش مەذمومە زەم کراوە. هەموو ئەوەی کە لە دەستی ئینسان ئەچێتە دەرەوە لەم ئەمواڵ و سەرۆت و سامانی، یا سوپاس کراوە لای خوا یا زەم کراوە لای خوا. ئەفەرمێ ئەوەی کە مەمدوحە لای خوا سوپاس کراوە، هەر جۆرە بەخشینێکە کە عەدالەت بە ئینسان ببەخشێ یا کۆی عەدالەتی تیابێ، ئەوەی کە شەریعەت لەسەری واجب کردووی، ئەو سەدەقانەی کە واجبە لەسەر وەکو زەکات، ئەو ئینفاقانەی کە ئینسان ئەیبەخشێ بەسەر ماڵ و مناڵی خۆیە، هەموو ئەمانە ئەجرێک و فەضیلەتێکی زۆر گەورەی هەیە بۆی و بە مەمدوح و بە سوپاسکراویش حیساب ئەکرێ، ئەوەی کە شەریعەت بڕیاری لەسەرداوە. مەزمومەکەش ئەفەرمێ دوو جۆرە، جۆرێکیان زیادەڕەویە، جۆرێکیان کەمتەرخەمیە. زیادەڕەویەکە ئەفەرمێ بریتێ لە ئیسراف، بریتێ لە تەبذیر. کەم تەرخەمیەکەش بریتێ لەوەی کە ئینسان دەست پێوە بگرێ و چروکی بکە و مافەکان نەدا. ئەفەرمێ ئەم بەشەی کە لە تەبذیرە باس کراوە لە شەریعەتە، ئەفەرمێ دوو جۆرە، جۆرێک ئەوەیە کە ئینسان زۆر سەرفکە، جۆرێکی تریان زۆر سەرفکردن نییە. سەرفکردنە لە غەیری شوێنی خۆیە. ئەگەر لە شوێنی خۆیە چەندێک سەرفکە، ئینسان پێ ناوەتێ مبەذیر، پێ ناوەتێ تەبذیری کردووە. طبعاً ئەگەر ورد سێری ئیسراف و تەبذیر کەین بۆی چاوتان ڕوون بێ، ئەم دوو کەلیمەیە زۆر بەکار هاتووە لە قورئانی پیرۆزە. ئیسراف لادانە لە حەق کاتێک کە نەفع بۆ ئینسان ئەگەڕێتەوە شتێک لە شتەکانی نەفع، بەڵام تەبذیر هیچ شتێک بۆ ئینسان ناگێڕێتەوە و زەرەری تێیاکە ئینسانەکەەوە، هەرچی شەیەتی هەر هەمووی لەدەست ئەدا. بۆیە خوای گەورە لە قورئانە هەڕەشەی لە تەبذیر زۆر زیاترە. خۆی تەبذیر بێنە پێشاوی خۆتان کەسێکی جوتیار، کاتێک کۆمەڵێک گەرمی زۆر جوان بەدەستێتی فڕێ ئەداتە سەر زەوی، ئەمە پێڵێن بەذەڕە لە زمانی عەرەبیە، کە ئەنەما ئەم کەسە ماڵەکەی خۆی هەموو فەوتان، ئەبە شێوازە. بۆیە ئەفەرمێ لە تەبذیرە ئەگەتان لێبێ، تەبذیر دوو شتە، یەک شتی زۆر سەرفکەی، دوو شتەکان لە شوێنی خۆیان سەرف نەکەی، ئەمە ئەکاتە تەبذیر. و ئەو هەڕەشانی کە لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ ئایەتەکانی قورئان هاتووە لەوەیە. ئەفەرمێ ئەکرێ ئینسان یەک درەم سەرفکە، یەک درەم پێی بوترێ مبەذر. 8 ملیۆنان سەرفەکە پێی ناوترێ مبەذر. ئەمەی ملیۆنان سەرفەکە لە شوێنی و جێگەی خۆیە پێی ناوترێ مبەذر. حتا ئەفەرمێ ئەگەر هەموو ماڵەکەی سەرفکە، بۆ نمونە ئەبینی سەیدنا سدیق، ئەو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، هەموو ماڵەکەی ئەبەخشێ لە پێناوی خۆیان، چونکە لە شوێنی خۆیان بەخشیوێتی پێی ناوترێ مبەذر، با هیچیشی نەهێشت بێتەوە. ئیمامی عومەر نیوەی ماڵەکەی ئەبەخشێ، هەر پێی ناوترێ مبەذر. بۆ چونکە ئەمە لە حەقا سەرفی کردووە. ئەوەی کە لە باتیلا سەرفی ئەکە، وەلەو درهەمێکیش بێ، ئەو کەسە پێوترێ مبەذر. ئەمە فکرێکی زۆر گەورەی لە ڕاغیبی ئەسفەهانی کە ئەو کەسانی کە تەبذیر ئەکەن جیای کردوونەتەوە. بۆیە ئەو کەسێک کە مبەذیرە زیادەڕەوی ئەکات لە حقوقی خۆی، ممکنە بە درهەمێکیش زیادەڕەوی کردبێ. ئەفەرمێ لە نێوان تەبذیر و تەقدیر و دەستکردنەوەیە، ئەفەرمێ کۆمەڵێ پەیوەندی زۆر تایبەت هەیە، بەڵام لە هەموو حاڵەتەکانە تەبذیر باشترە، واتە دەست بڵاوکردنەوە باشتر دەستگرتنەوە. ئەفەرمێ چونکە ئینسان کە دەست بڵاو ئەکاتەوە، بەرامبەرەکانی دەوروبەرەکەی ئەوانە هەمووی سوودی لێ وەرەگرن، بەڵام لە دەست نوقاندنە، لە خۆگرتنەوە، لە ڕەزیلیە کە دائێکی زۆر خراپە و نەخۆشێکی زۆر خراپە. ئەفەرمێ ئەم کەسە
زەرەر ئەدا لە دەوروبەرەکانی هەندێک جار زەرەری لە خۆشی ئەدا چونکە ئەوەندە قرز مەسەن دەست ئەکرێ بە دنیاوە حتا بۆ خۆشی سەرف ناکە. ئەفەرمە لایەکتر هەندێک فەرموویانە نا تەبزیر خراپترە چونکە تەبزیر مافی خەڵکی تری تێ لە غێری شوێنی خۆیان دایناوە تەقدیرها چۆنە بێ خۆی زەرەری تیا کردووە. ئەم ئاەتە پیرۆزانەی قورئان لە خزمەتیانە ئەبین ئەفەرمێ ولا تبذر تبذيرا إن المبذرين كانوا إخوان الشياطين. ئەو کەسانەی کە ماڵەکانیان بە هەدەرە ئەدەن مبذرن زیادە ڕەویان لە حەدی خۆیان کردو ئیخوانی شەیاطین برای شەیطانەکانن چونکە شەیطانەکان لە حەدی خۆیان لایەندا ئەمیش لە حەدی خۆی لایداوە. پەیامێکمان هەیە فەلسفەیەکمان هەیە لە ئیسلامە پێوتێ فەلسفەی قەوام. فەلسفەی قەوام چییە؟ ئەفەرمێ ئاەتە پیرۆزەکە ولا تجعل يدك مغلولة إلى عنقك. باشە دەست دامەخە بە شێوازێک کە ئەنەما لەناو گردنی خۆتایە باشە ناتوانی دەست دەرکەی ولا تبسطها كل البسط ئەوە بە تەواویش مەیکەرەوە ئەو کاتە فتقعد ملوما محسورا چونکە ئەگەر تەواو دەست کردەوە ئەو کاتە تووشی غەم و پەژارەیەکی زۆر ئەبی و لە سوچێکە قەتیس ئەبی کارەکانت ناڕوە لە شوێنەکە تەواو دەست کردوێتەوە هەمووی سەرف کرد لە شوێنێکترە محتاجی خۆت ئەکەوی. بۆیە زۆر گرنگە ئەم لایەنە بە وریایی مامەڵ وەکانە بین ذلك قەوامە. ئەم فەلسفەی قەوامە ئینسان لە بینی دەستکردنەوەی زۆر و دەستنوقاندنی زۆرە وەسەطیەتێک وەرگێ ئەمە شەریعەت داوای ئەکا لە ئێمە. مەسەلەی ئیسراف تەجاوز ئەکا یعنی بابەتەکە تەنها ئەوە نییە ئینسان لە ماڵە ئیسرافکە لە قورئانی پیرۆزە ئیسراف بۆ غێری ماڵیش بەکار هاتووە حتا قەومی لوط کە شەهوەت لە ئافرەتەوە گۆڕیان بۆ پیاو رب العالمین چۆن ناویان ئەبا ئەفەرمێ إنكم لتأتون الرجال شهوة من دون الناس بل أنتم قوم مسرفون. ئێوە قەومێکن کە ئیسراف ئەکەن لە حەدی خۆی تەجاوز ناکەن لاتان داوە. باسی فرعونەکە فرعون داوای خوایەتی ئەکرا فەرمێ إنه كان عاليا من المسرفين یەکێکە لە مسریفەکان زیادە ڕەوی کردووە لە حەدی خۆی. ئەفەرمێ وإنه لآتێکتە لمن المسرفين تأکیدێکاتەوە کە یەکێک بوو لە مسریفەکان زیادە ڕەوی کرد لە حەق و مافەکەی خۆیان. هەر یەکێک لە ئێمە هەمومان فەضیلەتی جووت بیستومانە چەندێک ئینسان سەخاوەتی هەبێت چەندێک فەضیلەتی هەیە چەندێک بەرزی هەیە و هەروەها ذەمی بەخیلیشمان هەر بیستووە. ئەفەرمێ کاتێک کە سەیری فەرمایشتەکان ئەکەی پێغەمبەریان صلی الله عليه و سلم لە فەرمایشتێکان درجەی صحەتەکەی ئەو چه خەلەلێکی تیابێ ئەفەرمێ الجود شجرة من أشجار الجنة سەخاوەت لە ئینسانە دارێکە لە دارەکانی بەهەشت. هەر کەسێ سەخاوەتی کرد ڕەگی سەخاوەتەکەی لەناو بەهەشتەوە هاتووە. ئەفەرمێ بەخیلیش دارێکە لە دارەکانی دۆزەخ هەر کەس بەخیلی کرد ڕەگی دارەکەی لەناو ئاگرەوە هاتووە. ئەو کەسانێک کە ئیماندارن الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون دائما لەگەڵ نوێژە خوا جەل جەلالوه باسی ئینفاقی کردو باسی بەخشینی کردووە لەگەڵ نوێژە باسی زەکاتی کردووە کە واجبێکە لەسەرشان بۆچی تۆ بەشێک لە تۆ بەشێک لە حیات و پرۆسەی موسڵمانی و دینداری تۆ چۆن نوێژەکەت ئەبێ زۆر ئاگال لێبێ ئەوە بەخشینیش ئەبێ ئاگال لێبێ. بۆیە لە بەخشینە ئینسان زۆر گەورە ئەبێ زۆر فەضیلەت هەیە لە ئینسانە گەورەی هەیە لە ئینسان هەمووی بەهۆی بەخشینەوە خوای گەورە ئەی بورێ خوای گەورە پێی عەتاءەکە. بۆیە ئەفەرمێ چۆن ئینسان دڵی سنگی ئەکرێتەوە فمن يريد الله أن يهديه يشرح صدره للإسلام والله كسي وهي كأبخش أهوى سنجي أكريتو بس أو كسي كوا نابخشيتو وأنا زور بس زحمة ضلي دا أخري ضلي تنق أبي زحمتي أبيني أفرمي أكاتني بخيلة كان سيجور على كسي وهي مالكي خوي بخيلة بخوي سرفناك كسيك مان هي مالكي خوي بو غير سرفناك كسيك مان هي مالي غير بو غير سرفناك الله لما نش خرابتر من هي بخيلك من هي مالي خلقيش بو خوي سرفناك او نرزيل حتى هي خلقي شي بديتي هر سرفيناك ابو باش طبيعتي اويلي طبيعتي بخلي قلت طبعا بخل ياكل صفه الزهر خراب كان لانسانه ك وهاي لي اك هرشي فضائليتي نمنه هرشي شاكيتي حبوي لدز بدا همي بروا كاتك انسان ابخ خوي غور زياتري اداته لفرمايشتك ملائكة دعاء كان وأوكسيك أبخشي اللهم عجل لمنفق خلفه أخوة أوكسيك أبخشي ببلش فينك بركرو وعجل لممسك تلفه
ئەو کەسەی کە دەست پێ وەگرێ و دەست ئەنوقێنێەوەوانە زوو خۆی ماڵەکەی فۆتێنە بە خەیری لێ نەبینێ بە ئەوانش دڵی پێ خۆش نەکەن تەسەوور کە مەلایکە بەیانیان ئەم دوعایە بۆ ئەم کەسانە ئەکەن ئەوەی کە ئەبەخشێ ئەوەی کە نابەخشێ فەرمای شتێک هاتووە ئەگەرچی مقالك لسر روايتك هي فرمي إن الله عز وجل ينزل المعونة على العبد بقدر المؤونة چنك إنسان زحمتي ببين أخوة أو اندكو مكي زياترك چنك بارق قرستربو لي ما ترس أو الرحمة جاروا إنسان الله والله كاكا ومنال زياتر زحمتي زياتر نأزاني منال زياتر نعمتي كي زياتر رزقي كي زياتر ميواني كي زياتر رزقي كي زياتر ئیشێکی ترت بۆ دروست بوو لە حیات خی گەور ڕسقی ئەویشت ئەدات بەپێی ئەندازی کەرە گەورەبوونی ئیشەکان خی گەور ڕسقەکەت بۆ تەوسیع ئەکا مەثەلێک هەیە لە عەرەبی ئەڵێ من وسع عليه هەر کەسێ حتى زیاتر سەرکە خی گەورە زیاتری پێ عەتاءەکە فەرمای شتێکە ئەفەرمێ إذا وسع الله عليكم فأوسعوا على أنفسكم ئەگەر خی گەورە وسعەتی دانێ زۆری دانێ ئێوەش زۆر سەرفکەن باشە بەسەر نفسی خۆتانە خی گەورە پێی خۆشە ئەثەری نعمەتەکان بەسەر عەبدەکانی خۆیەوە ببینێ هەر یەکێک لە ئێمە کۆمەڵی نعمەتمان هەیە ئەو نعمەتانە غەیری ماڵیش عینەن جوودی هەیە عیلمە باشە شخصیەتی تو عینەن بەخشینی هەیە ئەبێ بەخشی بەکاری ئێنی خزمەتی موسڵمانی پێ ئەیکەیتە کەفارەت بۆ هەندێک کەس ئەکەیتە وەکالەت بۆ هەندێک کەس هەموو ئەوانە ئەجر و فەضیلەت و گەورەین بەهۆی بەخشندەیەوە ئینسان دەسیەکە لە بەخیلیشە هەمیشە ئینسان هەم زەرەرەکە هەم بچووک ئەبێتەوە بیرکەنەوە لە جوودی خوا جەل جەلالوه ئەم رب العالمین عەظیمە چەند لەگەڵ ئەم عەبدانەیە لەگەڵ ئەم ئینسانانە لەگەڵ هەموو مەخلوقات و گێتیە چەند بەڕەحمە چەند میهرەبانە لەگەڵیانە چۆن پێیان ئەبەخشێ ئەفەرمێ جوودی ئیلاهی هاوتا و هاو ئەوەی نییە هەموو ئەوانە بە یەکسانی پێیان عەتاءەکە چاکە خراپە چۆنە چی هەر خی گەورە ئەیداتی ئەڵەن جارێک سولەیمان عەلەیهی السەلام بیری کردە وتی بە ئەرزاق من ئەمڕۆ تۆزیعیکەم تەمە ڕیوایەتەکە ئیسرائیلیە ئەڵێ هات لە شوێنێکە هەموو ئەرزاقەکانی کۆ کردەوە بەشی مێش و لێ جیا کرد بەشی مێر و لێ جیا کردەوە بەشی مانگا و فیل و نازانم حەچی هات بە عەقڵ و ئەوەیە هەر هەمووی کۆ کردەوە لە شوێنەکە لە کەنار دەریا ئەڵێ حوتێک هات هەمووی هەڵم بژی خواردی هەموو ئەوەی بە فکری خۆی ئەمە بەشی هەموو مەخلوقاتەکە لێک شتی بچووکە خی گەورە ئەیدا بە یەک کەسی بچووک یا یەک شتی بچووک لە مەخلوقاتی خۆی تەسەوور کە ئێمە تەسەووری عەتای خوای ناکرێ ئەوەندە گەورەیە باشە ئەو عەتایە چی ئەو وەهابەت چییە کە ئەمەندە ئەبەخشێ یعنی لە طیر و طیورێکەوە بیگرە حتا وەکو حەشەراتێک هەر هەمووی ژیانی لەسەر یەکتر ڕێخستون ڕزقی هەر هەمویان ئەدا کەسیان بێ ڕزق نابن ئەوە جوودێکی ئیلاهی زۆر گەورەیە ئینسان زۆر دڵی خۆشە بێ کاتێک کە خۆی ئەبینێتەوە لە جوودی ئیلاهیە لە سەخاوەتی ئیلاهیە بینە سەر ئەوەی کە مەلیکەکان هەر هەمویان ئەبێ سەخاوەتیان هەبێ هەر کەسێ سەخاوەتی نێ بە حیاتی نابێتە مەلیک لە خوار مەلیکەکانەوە ئەوانەی کە ئەبنە وزەرا و ئەبنە کەسێک هەمویان ئەبێ بەخشندەیان هەبێ ئەگەر ناچنە ئەو شوێنە هەندێک جار کەسێک ئەبینی هیچ ئەم سیفەتانەی نییە بەڵام بەخشندەی ئەکا بەسەر ڕەفیقەکانیان بەملا بەولا کۆیان ئەکاتەوە ئەوە شەر جۆرێکە لەو ئەفەرمێ کەمترین نزمترین سەخاوەت ئەوەیە کە شت بدەی بە خزمەکانە بچی بگەڕێ مەسەن ئەحسانی خۆم بۆ خزمەکانم لە کوردەواریە قسەیەکەیە ئەڵێ تیکەیە لە دەمەوە بکەوێتە خوارە بۆ باوەش باشە ئەڵێ کەمترین و نزمترین سەخاوەت ئەوی شەر سەخاوەتە بەشێکە لە سەخاوەت ئینسان ئەگەی لە خزم و کەسوکاری بەڵام تەنها ئەوانە ببینێ ئەفەرمێ مە عامەتی خەڵک لەو ڕێکان و لەو ئاستە بۆیە هەموو جۆرەکانی سەخاوەت فەضائیلی زۆر گەورەیان هەیە وشەی سەخاوەت کەلیمەیەکە لەوەچە بۆ خوا جەل جەلالوه بەکار نێت جوود بۆ خوا بەکارێ چونکە بەشێکی نەفسانی تێیە مەسەلەی سەخاوەت وەکو ڕاغیب ئەفەرمێ بەگشتی ئەوێ پێمان بڵێ ڕاغیب باسی ماڵ و بەکارهێنانی ماڵ و کۆکردنەوەی ماڵ و زۆری بۆ کردین ئەوێ پێمان بڵێ لەگەڵ ئەمانە هەر هەموو کە کۆی ئەەکەیتەوە ببەخشە مەترسە کۆتا قسم لە خزمەتەنە بیلال ڕۆژێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم طبعا بیلال کەسێکی فەقیرە و کەمیشی هەیە و ئەشترسێ لەوەی ببەخشێ فەقیرکە فەرمووی ئەنفق یا بیلال
ببخش أي بلال ولا تخشى من ذي العرش إقلالا لا ترسي خواني عرج ليو كم كاتو ليو كم ناكاتو ببخش ما ترس دسكت بكرة وأخوا رحمتي زورة بركتي زورة دروي زورة أفرمي لدواء وبلال قد دسينا أقرت أي بخشي بردوام أي بخشي تصور كان إما حتى فيري تشيجي بخشندي نبين لزت لجيان ناكن أزانا الإنسان أوي كخوي أي خوا أوي أي بخشي بخلق أوي كأي بخشي تشيجي زور زياتر لو أي خوي أي خو دايجيك بيننا بيش شاي وخوتان كاتك ودانشتو کۆمەڵشتی هێنا و تەوزیعەکە وسە مناڵەکانیا خۆشی حەزی لێوەکەوە ناشی خۆ ئەزانی لەزەت ئەکا لەوەی کە ئەوان ئەیخۆن باوکێک زۆر ماندوو ئەبێ یەتەوە سفرەیەکی جوانی ڕازاندوتەوە هەمویان لەسەر ئەم سفرەیە خەریکی نان خواردن ئەزان ئەم باوکە چه چێژێکی گەورە وەرەگرێ با خۆشی نان نەخوا با خۆشی تووڕەبوو بێ ئەو ڕۆژە هیچی نەخواردوێ مەسەلەی سەخاوەت ئینسان کە فێری بوو ئەوەی کە ئەیداتە بەرامبەرەکانی زۆر لەزەتی زیاتر لەوەی کە خۆی بەکاریهێن ئەوەی کە ئەی بەخشێت چێژەکەی زۆر گەورەتر عولەما فەرموون چێژی ئینسان خۆی بۆ خۆی لەناو نوێژایەتی چێژێکی تری خوا پێ بەخشیوە کە ئیش بەخشندەیە بەرامبەر بە خەڵک چێژی دووهەمیەتی بۆیە دائیمە زەکات و نوێژ پێکەوە لە قورئانە باسەکرێ بۆ خۆی بۆ چێژی خۆی نوێژەکەی تاعەتەکەی حوزوری لە بەردەم خوایە چێژی دووهەمی بۆ بەرامبەرەکانی کە بەرامبەرەکانی زۆر چێژ و لەزەتی لێوەرەگرن لە دوای ئەم بابە راغب أصفهاني بابك باسك بابكم ترك الباس منك الباس أفعالك آية خوا جل جلاله فعلكاني تشين إنسان فعلكاني تشين لتشيا إنسان إراديه لتشيا إرادي نية جوركاني إرادة تشين أو أنا همو بتفصيل باسك إن جاء عمل فعل صنع أمانة معناه أنشياء أفعالي إرادي ولا إرادي معناه شيء كاملة فعلكان لو مية سر إنسان وعقوبة لسري أخوة كامشان نا عقوبة لسري ناخوا إنجا باسي قشتي إنسان أكالويك إنسان كان هرهم ويان همو أوشتانيك بسريانا يا نسبتي أدنى بال زمنك يان شوينك الان خطاي أو شوين بو خطاي أو زمن بو خطاي أو آلة بو باشا هميش أوهان يا خطاي نفري يا خطاي أفرمك أما هموي هلايا إنسان أبي حقيقتي كرده وكان ببينه هموي كاتك بلايكي بسرا خطاي أو أبو شواز أبو واز لو أنا بين بدوي لو أنا رأى أجر أو من كرده أو أنا أبو واز لو أنا بين أفرمك جرينج أو يتولى حياته تواني بيتك بينشت كوتاي كتابك بهو هنا بينشت باراستبي كبيغمري خاص الله عليه وآله وسلم فرمي بيش أوي بينج بلابي بسرتانا بينشت دزگیر كن بيش أوي بيري هيرج بينه أجاتن لجنجيتان بي بيش أوي نخوشي هيرج بينه أجاتن لشساغيتان بي بيش أوي مشغول ببن فرياي هشتيق نكون أجاتن لو كاتنا بك فراغتان هي بيش أوي فقير كون أجاتن لدولمنديتان بي بيش أوي بمرن أجاتن للجيانتان أم بينجل إنسانا زور جرينج زور أبي هر يشق لإما أجاي لجنجتي بي أجاي للشساغي بي أجاي لو كاتنا بك فراغي هي أجاي للدولمنيكي بي أجاي للجياني بي همو أمانة أرون لدسي أدين أيو الراغب لكوتايا بيمان بلي أي إنسان خاوني هرشتك هيتو لدستي أدين رجل لرجان تو خاوني نيت لشي ساغي جوانت نامنه هيكلي جواني شت هر نامنه بير أبي أكبي أرزي هر جارو بدردك وب شوازك خوي جورا نعمته كان ليور إجرته بتشوك أبيته بوي هري شكل إما أبي زور بهوشياري ما ملكا لعل رب العالمين درجة كان خير بسلمنا أكاته دوام لذاتي باش پروردگار أم كتاب بكات نور وروناكي وبرهمكي بسر همو شاري هلبجا ببارنه بسر همو كردستان وهمو أمتي إسلامي ببارنه للراسية يشكل وشتاني كلا هلبجا زور زحمتي من بيو أبيني أنو لهلبجا كتاب طوانابه الحمد لله أو هشتمين كتاب ما لم شهر طاوكرت أوش فضلك زور قورية كتابي ومن هو بين صالي بيت شو الحمد لله هم ينطاو دعوة أكين لكوتاي أم كتابه وبركات طبعا علماء يكون زور دعاء كردوا لدعاء ويختمي هر كتابي شان كردوا ختمي قرآن يعني كردوا ختمي ذكر يعني كردوا زور دعاء خير يعني كردوا يمش دعاء خير أكين لكوتاي أم كتابه دعوة أكين أبارينا وألالينا وأخوائيان تو خود توفيق الدين تو خود هداية الدين
تۆ خۆت ئێمەت کردە خاوەنی ئەم فەزڵە کە بتوانین لە خزمەتی ئەم کتێبا بین هەتا وەکو تەواوی ئەکەین، داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت وەسیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە. ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت دڵمان پەیوەستکە بە دینەکەتەوە یا رب العالمین. خوای گیان ئەم کەلیماتانی کە باسمان کرد مەیکەرە بەڵا بەسەرمانەوە، بیکەرە تەطبیق لە ژیانمانە یا رب العالمین. دروستمان کە بۆ خۆت، دروستمان کە بۆ دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین. پەروەردگارە بە حورمەتی ئەم کەلیماتانەی کە لە خزمەتیا بووین داوات لێ ئەەکەین بە ڕەحمەتی خۆت و بەزەی خۆت دە هەرچی گوناهمانە ببورە، گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهێک زانیمان و زیادەڕەویمان کرد عەفومان کە، گوناهێ لەمە پێش کردومان عەفومان کە، گوناهێ لەمە دوائیکەین و فریایتەوە بەناکەوین عەفومان کە. ئیلاهی دڵمان شاد کە، وڵات و نیشتیمانمان پڕ لە خۆشی و ئارامی کە، ئیلاهی داوات لێ ئەەکەین گۆڕەکانمان پڕ لە ئارامی کە، ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پڕ لە ئارامی کە یا رب العالمین. خوایە شەڕ و ئاشوبمان لێ دوور خەرەوە، دەستی کافرانمان لێ دوور خەرەوە، مسلمانانی غەزە هاوکاری کە یا رب العالمین سەرکەوتیان کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان دەستی یەهود و نەسارا تو خاتری گەورەی خۆت خوای بشکێنە یا رب العالمین. یا ربی خوای چاویان کوێر کە لە ئاستی ئومەتی ئیسلامیە. ئیلاهی لێت ئەپاڕێن و لێت ئەلاڵێنەوە بەخوا ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەمڕۆیە بێکەسترینە، هیچ دادێکمان نییە، هیچ هاوارێکمان نییە، تەنها هاوارێکمان هەیە کە بۆ لای تۆی بەرزەکەینەوە. تۆ خۆت هاوکارمان بە، تۆ خۆت نەسرتمان بدەرێ، عەدالەتی سەرزەوی بە ئێمە ببەخشەرەوە یا رب العالمین. یا ربی خوای گیان هەموو ئەوانەی کە لێرە حوزوریان هەیە، هەموو ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لەگەڵمانە بەشدار بوون، هەموو ئەوانەی ڕۆژێک لە ڕۆژان گوێیان لێگرتین، ڤیدۆکانیان سیر کرد لە گروپەکانە دایان بەزان مانوو بوون لەگەڵ یا ئەم دۆستانێکەوە تەسویریان کرد، ئەوانەی کە بڵاویان کردەوە، ئەوانەی کە تعلیقێکی جوانیان لەسەر نووسی، ئەوانەی کە لایکێکیان کرد. خوایە داوات لێ ئەەکەین لە گوناهی هەر هەمووان ببوورە یا رب العالمین. ئەم کتێب بکرە چرا و ڕۆشنایی دنیا و ئاخرەتمان یا رب العالمین. لە گوناهی باوکو دایکمان ببوورە یا رب العالمین، لە گوناهی مردوەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەەکەین تایبەت ئەو مردوانەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بێنازن و کەسێک نییە دوعایان بۆ بکەوە، ئێمە لێرە و دوعایان بۆ ئەەکەین یا ربی خوای لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە. ئیلاهی داوات لێ ئەەکەین ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە، ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، ئەومان ئاژاوە لە ماڵەتی ئاژاوە لە ماڵیان مەهێڵە، ئەومان دڵی نامرتاحە دڵی ئارام کەرەوە. ئیلاهی داوات لێ ئەەکەین ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە. ئیلاهی ئەو نەخۆشیانەی پێمان زانیون پێمان نەزانیون، خوای تۆ خۆت شیفامان بۆ بنێرە، نەخۆشی و ئازارەکانی مادی و معنەویمان شیفا بۆ بنێرە یا رب العالمین. گوناهانێکمان هەیە کە پێمان تەرک ناکرێ، یا ئیلاهی داوا ئەەکەین لە تۆ هانا بۆ لای تۆ ێنین، تۆ خۆت دەستمان بگرە، تۆ خۆت پێمان تەرککە، تۆ خۆت لە گوناه دوورمان خەرەوە. خوای ئەوەندە حەڵالمان بدەرێ، محتاجی حەراممان مەکە یا رب العالمین. خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە، هەمومان لە بەهەشتا کۆکەرەوە، بە خزمەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بگەێنە، بە ئومەتی ئەو قبوڵمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە. ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە، سڵاوی ئەم مەجلیسانەی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم، تاک تاک ناومان لە خزمەتیا بێنە یا رب العالمین. خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەێنە. ئیلاهی بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە سەڵەوات بۆ دیداری ئەنێرین و پێ بگەێنە. خوای گیان داوات لێ ئەەکەین ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەریا ببارێنە. ئیلاهی ڕزوانی خۆت بەسەر ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە، ئەوانەی کە ناوەکانیانمان بیستووە، ئەوانەی نەمان بیستووە، ئەوانەی کە زانیومانە، ئەوانەی کە نەمان زانیوە. ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر ئەولیا و صالحینی ئەم ئومەتەیە ببارێنە، ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر عولەمای ئەم ئومەتە ببارێنە، ڕەحمەت و بەزەیت گەورەی خۆت داوات لێ ئەەکەین ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە. ئیلاهی ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم مجتەهیدی زۆر گەورەی تیا بوو، پیاوی زۆر بە قابلیەتی گەورەی تیا بوو، ئەهلی سەخاوەتی زۆر گەورەی تیا بووە. ئیلاهی داوات لێ ئەەکەین گەورەی لەم ئومەتە مەبڕە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەەکەین بە ڕەحمەتی خۆت، بە بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە، ئەم کوردستانەی ئێمە خوایە پڕ بۆ لە پیاوی گەورە، خوای پیاوی گەورەمان لێ مەبڕە، خوای پیاوی گەورە لەم وڵاتەی ئێمە بڕە، تو گەورەی خۆت ئەولیا و صالحین زیاتر کە لەم وڵاتەی ئێمە یا رب العالمین. خوای گیان کۆڵەکانی مزگەوت زیاتر کە، ئەهلی مزگەوت زیاتر کە،
داوات لي أكين أواني هتا إس هداية النداون لهم ولاتي مخوا هدايتيان بدا درجاي هدايتيان بو بكروا للشر وأشوب دوري أن خروا إلهي داوات لي أكين كرمي خود بسر معنا ببارنا بركة بخير الجيان مانوا بركة بخير حال مانوا بركة بخير منال مانوا بركة بخير علم مانوا خواء بركة بخير مال وسرة السامان مانوا يا رب العالمين يا ربي خواء جان داواي بركة اللي أكين بو بازار كان من خواء داواي بركة اللي أكين بو زرعات من بو مرو مالات من بو كارو كسابت من بو تجارة وبازرقاني من إلهي داوات لي أكين بقوري خود برحمتي خود كان يا وكان من هالقلاوك بير كان من برآوك زوي كان من بربيت وبركة بنفعك يا ربي خوايا بروبومي ولات ونشتمان من خوايا برب بركتك إلهي داوات لي أكين برحمتي خوتي وبزي خود بركة بسر أمولات ونشتمان ببارنا تو قوري خود خوايا لفساد من باريزة جنج كان من باريزة خش كان من باريزة إلهي داوال لي أكين برحمتي خوت وبزي خوت خوايا بزي خوت أم دعانا لا أم عبدانا دورقر يا رب العالمين خوايا جان لد أبارنا ولد ألالينا وبرحمتي خوت وبكرمي خوت وبزي خوت تو خود لا خود قبل من بدري لا أسمانا كان نوما بين ذكر ماركا لحضور ملائكة كرامة يا إلهي نوما بين بخوا پروردگارا اگر چی هلاکار بین اگر چی تاوانبار بین اگر چی خجالت بین اگر چی روسیای بردم درگای تو بین بخوا پروردگارا تو من خوش اوه بخوا دینکی تو من خوش اوه بخوا محمد المصطفى من عليه الصلاة والسلام خوش اوه دي تو او خوش اوه سيك لدل مانا يا اخوة لد أبارين ولد ألالين وقبول مانك لا يخود يا رب العالمين ورمان قرى لا يخود يا رب العالمين إلهي داود لكن تو خود سرپرشتی من که من دردسی خو من شركسات من دردسی خو من يا رب العالمين إلهي كاتب في رومان دا ولا جيان ما داوي عفود لي أكين داوي بزيد لي أكين لما نخوش بي يا رب العالمين بخوا پروردگارا بدل مشتاقي قوري بياواني أم أمتين تو قوري خوت هر هم من بيك ولا بهشتاكو كرو يا رب العالمين خوايان لد أبارين ولد ألالين وبرحمتي خوت وبكرمي خوت أم درسانا من لقبولك بخوا پروردگارا تنها ئەوەن دەبوو کە ئێمە لە خزمەت پیاوێکی گەورا بین هەتاوەکو کەلیماتەکانی نەشتەرگەری دڵ و دەروونمانکە دەیت و گەورەی خۆت خوای ئەم کەلیماتانەمان لێ قبوڵکە بیکەرە مای هیدایەتمان بیکە ڕۆشنایی ژیانمان بیکە ڕۆشنایی ناو گۆڕمان بیکەرە شەفاعەتکاری ساحەی مەحشەرمان لە بەهەشتا پێی بەرزمان کەرەوە یا رب العالمین خوایە بە ئەهلی قورئان قبوڵمان کە بە ئەهلی شەو نوێژ قبوڵمان کە بە ئەهلی ذیکر قبوڵمان کە بە ئەهلی نوێژی زوحا قبوڵمان کە إلهي داوات لي أكين بقوري خود برحمتي خود بأهلي دعواتي زور ودعاي زور قبول منك يا رب العالمين بخوا پروردگارا اگر شايستي جرابوني دعا من نبين اگر هيج كالشيك من نبي أزانين كتو زور برحمي وقبول من أكي قبول منك يا أكرم الأكرمين خوايا اگر شي اما هيج كردويك من نبي بوتو برسكي إنه خو رحمي تو شك أبين بين حضورت وبهاناء رحمي تو وهاتين ديتوج رحم بسرمان أداء ببارنا يا رب العالمين خوايجان هانا من هنا وبولايتو تقل درقايتو أدن بخوا أم إيمان داراني لقل ما نابون أمانا سجدن أبن تنها بوتوي أبن أمانا قد ركعيان نبردو تنها لحضوريتو يا نبي أمانا دسي زليليان برز نكرتو لدعايا تنها لبردن بارقايتو يا نبي دي إلهي دعا كان من جيراك دي إلهي قبول منك دي إلهي ورمان قرا ميدرو بسرمانا يا رب العالمين خواجان إخلاص من في عطاك للرياب من بارزة داوات لي أكين برحمته وزي خود بكرمي خود بقوري خود خواي قبولك من بدري لدنيا في أسر من في برز بي لآخرة أسر من في برز بي يا إلهي داوات لي أكين برحمته كرمي خود قبولك من بدري يا إلهي شانازي بي لم دنيا بومان شانازي بي لو دنيا بومان يا رب العالمين خواجان بحرمتي أمنا الله بيقونهانيك لقلمانان بحرمتي أم حجاب جوانانيك لقلمانان بحرمتي أم قنجة وبكارانيك لقلمانان بحرمتي أم وسبيانيك لقلمانان إلهي داوات لي أكين أم دعانا من جيراك يا رب العالمين خوايا أم دعانا من جيراك يا رب العالمين خوايا دعا كان من جيراك يا أكرم الأكرمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من يشوي وجبوري خواهي من قبولك